ئەوڕۆ یادی لەدایکبوونی کاکە کەمەندی خۆشەویست کاکە کەمەند نەخەشبەندی شێخ مستەفا و شێخ عەبدوڵڵای خۆشەویست کاکە بەرزندەی کوڕی وەسا فەریدون سوتفەیەکی جوان و قەشەنگە کە هەرچێکیان ساڵێ دەنکەوتوتە ئەو ڕێکەوتە جوانەوە 29 ئینشەڵا بەدڵی ئەوەی خۆشەویستە بێت کاکە فەرادی خۆشەویست هەردوو چاوە گەروم وشکاتینی ماچە و دەمەد بێنە گەروم وشکاتینی ماچە و دەمەد بێنە دەڕازی بایج مەواچە و دەمەد بێنە دەڕازی بایج مەواچە و دەمەد بێنە دەماکە دڵدار دەمدەمانی کرد دەماکە دڵدار دەمدەمانی کرد دەم و خاوەندەم مەیخوا بە قوربانی کرد دەم و خاوەندەم مەیخوا بە قوربانی کرد گەروم وشکاتینی ماچە و دەمەد بێنە دەڕازی بایج مەواچە و دەمەد بێنە دەڕازی بایج مەواچە
بیاینی خواکەی رازی بێت من زین و ئەو مەم من دیوانە و ئەو شەم ئەو شەم خواکەی رازی بێت من زین و ئەو مەم من دیوانەوە و شەم تین و مەوێڵی قەترەی ئاوم باوتیرم کە بەشی لاویدا گەروم وشکاتی چاو دەمەد بێنە گەروم وشکاتینی ما چاو دەمەد بێنە دەڕازی بایجمەوە چاو دەمەد بێنە دەڕازی بایجمەوە چا تاباندەم بێنە يتري واسمي ضل بيننا كلمة يتري واسمي ضل بيننا كلمة قروم وشكاتيني ما تعود مد بينا قروم وشكاتيني ما تعود مد بينا درازي بايد ما تعود مد بينا درازي مواچم ئەو دەمەد بێنە یاخوال لە خۆشییا بن خۆشیە وتان